دیارە هەموو لایەک ئاگادارن ئەو تاوانە قێزەوەنەی کە لە شاری هەولێر ڕوویدا پارساڵ کە دەستدرێژی کرا سەر منداڵێکی ناکام زۆر بەداخەوە. ئێمە وەکو سندیکای پارێزەرانی کوردستان لقی هەولێر لەگەڵ هاوپیشەکانمان خۆمان بە بەرپرسیار زانیە بەرامبەر ئەو منداڵە ناکامە، ئەو تاوانە قێزەوەنە، ئەو تاوانە ناخاژێنەی کە هەموو تاکەی کۆمەلگای ئێمە لە باشووری کوردستان لەسەر جەمشار و شارۆچکەکانی کوردستان پێی دڵگران بوون و سندیکای پارێزەرانی کوردستان لقی هەولێر بە ئەرچی خۆی زانیوە بەرگریکردن داکۆچیکردن لە مافی ئەو کچە ناکامەی کە دەستدرێژی کراسەری و دڵنیای خەڵکی کوردستان دەکەینەوە کە تا دوا قۆناغی دادگاییکردن هەر لە پەڕاوی لێکۆڵینەوە تا دادگاییکردن تا دادگای تەمیز ئێمە سڵ نەکەینەوە. پەڕاوەکە لە قۆناغی لێکۆڵینەوەیە. کاک لوقمان دۆسێکی تری لەسەر کراوەتەوە کە سکاڵاکاران سکاڵایان هەیە بە پێی هەردوو مادەی دوی خراپبەکارێنانی ئامەرەکانی پەیوەندیکردن و مادەی 433 لە یاسای سزای عراقی لە سێوە ئەو سکاڵایە تۆمار کراوە. ئەوە بوو ئێمە بە کاک لوقمانمان ڕاگەیان وەکو پارێزەرانی ئەم دۆسیە لەگەڵ هاوپیشەکانمان کە لەگەڵ پێڕاگەیاندنی دادگا پێویستە ئامادەبی لە بنکەی پۆلیس دیارە لەبەر ئەو وەزعی ڤایرۆسی کۆرۆنە و ئەو دەوام نەکردنە عەمدەن نەبووە سەردانی نەکردنەکەی کاک لوقمانیش بۆیە بۆتە بڕیاری دەستگیرکردن بەداخەوە کە ڕۆژی هەینی دەستگیر کرا. ئێمە لە بنکەی پۆلیسەوە دەین ئێستا لەگەڵ هاوپیشەکانەوان داوامان کردووە کە هەردوو مادەی کە کاک لوقمان پێی دەستگیر کراوە مادەکانی شیاوی دەستەبەریە بۆیە لە داواکەی ئێمە داوامان کردووە دادوەری دادگای لێکۆڵینەوە بە ئازادکردنی بریکاردارمان بە دەستەبەری تاکو ئەنجامی لێکۆڵینەوە و لەبەر ئەوەی ئەو منداڵە ناکامەش ئێستا جگەلەوەی بێدایکە لە ماڵەوە کە ئێستا باوکیشی لە ماڵەوە نییە بێ سەرپەرشتە ئومێد دەکەین ئەمڕۆ دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر بڕیار بدات بە ئازادکردنی کاک لوقمان بۆی هیچ نەبی بگەڕێتەوە ناو خانەوادەی و ئەو منداڵە ناکامەش بێ سەرپەرشت نەبی لە ماڵەوە. ئەمە دەڵێن ئەو ڕێکارە یاسایانە لێ بگەڕێن با بەردەوام بی. ئێمە دۆسێکە لە قۆناغی لێکۆڵینەوەی ڕاستە گەیشتە دادگای تایبەتمەند کە دادگای تاوانی هەولێر بوو بەڵام تەدەخولی پێکرا دووبارە گەڕاوە دادگای لێکۆڵینەوەی هەولێر. ئێستا لێکۆڵینەوەکان بەردەوامە. ئێمە ناتوانین بڵین تۆمەتباری سەرەکی لەم دۆسیە چێ و چێنیە ئەوە دەگەڕێتەوە بۆ دادگا بەڵام هەرچی ئەوەیە ئێمە هەر بەڵگەیەک لەبەردەست بێ دەیخینە ڕووی دادگای بەڕێز و لەم دۆسیە ئەمن دەڵێم ئەوەی لەم دۆسیە بەرپرسیارە ئەوە ئەنجومەنی دادوەریە ئەوە دەستگای داواکاری گشتیە ئەوە سندیکای پارێزەرانی کوردستانە ئەوە ئێوەی ڕاگەیاندکارن ئەوە برا ئەفسەرەکانمانن کە شەو و ڕۆژ بخەنە سەریەک بۆی تۆمەتباری سەرەکی تاوانباری سەرەکی لەو تاوانە قێزەوەنە بدۆزرێتەوە. وازهێنان لەم دۆسیە واز ناهێنرێ لێکۆڵینەوە بەردەوامە بەڵام هەر کەسە و مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکە ڕەنگە تۆمەتبارانیش ئەگەر ئەوەی جەنابەت باسی دەکەی من نازانم ئەوان چی دەڵێن بەڵام ئێمە ئەوەی هەیە ئەو بەڵگانە هەیە کە دەدرێتە دادگای تایبەتمەند و دادگا سەروەرە دادگا بڕیار دەدا ئێمەش لە قۆناغەکانی تر هەموو ئەوانە کاک ئامانج ئێمە لێ دەگەڕێن بۆ ڕۆژی دادگاییکردن ئەو کاتە ئێمە دەتوانین بە ئێوەی بەڕێز ڕابگەین چکە هەر قسەیەکی ئێمە ئێستا دۆسیەکە لە قۆناغی لێکۆڵینەوەیە نازانین ئایا دادگای تایبەتمەند چ بڕیار دەدا و ئایا داواکاری گشتی چونکە بە دەرەجەیەک بە پلەیەک داواکاری گشتیش لەم دۆسیە مافی تانە لێدانی هەیە بۆیە ئێمە هەموو ئەم شتانە لێ دەگەڕێن بۆ ڕۆژی دادگاییکردن و پاشان ڕای گشت ڕەنگە ئەو پرسیارە بتوانین لە پارێزەرەکان بکەیت کە سەرەتا لە دۆسیە لێکۆڵینەوە بوون چونکە ئێمە دوای ئەوەی کاک لوقمان نیگەرانی دەربڕی لە کۆمەڵێک پارێزەر و ئێمە وەکو سندیکای پارێزەران نەک وەکو ئايات کاکەی ئێمە وەکو لقی هەولێری سندیکای پارێزەران هەردوو هاوپیشەم کاکەڤاڵ کاک پاوان کە ڕاست پێراوین و بریکارنامەمان وەرگرتووە وەک سندیکا بەرپرسیارین لەو کچە ناکامە نەک تەنها لە کاک لوقمان ئێمە بەرگری لەو کچە ناکامە دەکەین کە تاوانێکی قێزەوەن لە شارەکەی ئێمە ڕوویدایە لە باشووری کوردستان ڕوویدایە کە کۆمەلگەی ئێمەی پێ ناشرین بوو ئێمەی پێ لەکەدار بووینە بۆیە ئێمە ئومێد دەدەینە خەڵکی خۆمان و ڕاستگویانە بەرامبەر خەڵکی خۆمان دەڵێن تادا قۆناغی ئەم دۆسیە ئێمە بەردەوام دەبین بەڵام ئایا بڕیاری دادگاچیە ئێمە پێش ئەحداس ناکەوین ئێمە لێرە ناتوانین دەستی تۆمەت بۆ کەس درێژ بکەین تاوەکو دادگای یەکلای نەکاتەوە چونکە ئێمە پارێزەرین بە شێوەیەکی یاساییانە ئەو بەڵگانەی کە هەیە دەیخینە ڕوو و پاشان لە بڕیاری دادگا ڕێگای تانە لێدا ئەکەی لە قانون دەڵێ الصلح سيد الأحكام لە حاڵەتێک ئەگەر بێت و
خاوەن ماف بەخۆی ڕازیبی بەڵام ئەوە کاک بڕیار ئەوە تاوانێکی قێزەوەنە ئەگەر کاک لوقمانیش ڕازیبی ڕەنگە من بڵێم کۆمەڵگەی ئێمە هەمووی بێتە سەرجادە و داوای ئەوە بکە کە تۆمەتباران سزا بدرێن ناکرێ کاک لوقمان ئێستا ئەگەر لە مافی خۆشی خۆش بێ بەڕای من ئەوە بۆتە ڕێیەکی گشتی ئەمڕۆ ڕای گشتی ئەمڕۆ لەگەڵ ئەوەیە کە تۆمەتباران سزا بدرێن تۆمەتبار چیە من نازانم ڕەنگە دادگای بەڕێز ئەوە یەکلا بکاتەوە و ئەم لێ کۆڵینەوە تەواو نییە تاوەکو قۆناغی کۆتایی چونکە ئێستش ئێمە لەسەر هەر بەڵگەیەک ئامادەینە زانیاری بدەینە دادگای لێکۆڵینەوەی هەولێر و من سوپاسی ئەوەی ڕاگەیان کار دەکەم کە لە سەرتاوە توانیتانە دەنجی ئەو مناڵە بگەینە خەڵکی و دووبارە ئومێد دەبەخشینە خەڵکی خۆمان کە ئێمە وەکو سندیکای پارێزەران لەقی هەولێر تا دوا قۆناغی دادگاییکردن لەگەڵ دۆسیەکە بەردەوام دەبێت.